وەکو ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی بە پێویستمان زانی کەوا پامێکی ژینگەی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەینی کە پێویستە هەموو خەڵک هاوکاری تیمی کارمەندانی شارەوانی بێت و جگە لەوەش ئەو پاشماوەی کە لە جەژن دەیخۆن پاشماوەکان فرێنە دەنە سەرزادە و کۆڵانەکان و پیسینەکەن بۆ ئەوەی لە جەژندا ژینگەکەمان پارێزراوتر بێت نەک پیس و بۆگەنی بکەین. ئێمە لەم ڕۆژە پیرۆزەوەک ئەندامان و ستافی ڕێکخراوی ئاوێزە لێرە ئامادە بوون لە سنتەری شاری سۆران بۆ گەیاندنی پەیامێکی ژینگەی بە کۆمەڵگەکەمان و بۆ ئەوەی هەمومان بتوانین بەیەکەوە خزمەتی ژینگە بکەین چونکە پاراستنی ژینگە پاراستنی تەندروستی خۆمانە. بەسخۆش خۆی ژینگە ئەرکێکی ئەخلاقیە ژینگە دۆستی ئەرکێکە لە سەرشانی هەموو تاکێک کەوا بە ئەرکێکی ڕەوشتی و مرۆڤایەتی بزانێت هەر تاکێک بە فڕێدانی ئەو پاشماوەی خۆی کە پشتی خۆی دەچەمێنێتەوە بۆ خۆراکەکەی خۆی بۆ پاشماوەکەی خۆی هیوادارم هەر تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکات لەو پاشماوەی کەوا فڕێ دەدات سەر ئەو ژینگەیەی کەوا کوردستانە خۆشەویستەکەمانی پێ پیس دەبێت یان پێی ناشرین دەبێت. هیوادارم هەر تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکات بەرامبەر بە ژینگە پارێزی دووبارە دەستخۆشی لێ دەکەم سوپاسانەکەم.